ئەو ماوەیەش هاتن بۆ گرتن بەبێ هیچ ڕێگایەکی قانونی تەبعەن شتێکی زۆر سەیریشە کە لە وڵاتێکی دیموکراسی مافی مرۆڤە کە لە لووتکەی وڵاتانی مافی مرۆڤایە کە نەرویجە بەم شێوە غەریبە مافی ئینسانێک و یاسای خۆیان قیەمی دیموکراسی خۆیان بخەنە ژێر پێ بە ئارزوی خۆیان یاری پێ بکەن و من بۆ جاری 62 جار ببنەوە بۆ دادگا کە جار هەبوو لەم دادگایانەیە 6 هەفتەی خایاندووە یعنی 42 ڕۆژ دوای 700 سەعات تحقیقات لەگەڵ مخابراتی خۆیان دوای ئەو هەموو تحقیقاتی کە کردیان دە وڵات لەگەڵما وڵاتی وا هەبووەکو ئەڵمانیا 5 جار کردبووی ئیتالیا 3 جار کردبووی ئەمریکا 2 جار کردبووی و هەروەها بەڵام بە فەزلی خوای پەروەردگار ئیمانم لە جاران قایمتر بوو بە سەرکەوتنی ئیسلامەکە و خۆشم زیاتر تەسلیم کردو بەخوای پەروەردگار ئەو ئەزمونەی 4-5 ساڵی ڕابردوو لە 2012 هی زیندانەکە یەقینێکی زۆرتری لەلام دروست کردبوو خواناسیەکی باشتر اعترافێکی زۆرتری لە ناخمان ڕواندبوو بە لەسەر عبودیەت وە خوای پەروەردگار دوای ئەو ماوەیەش کە هاتمە دەرەوە ماوەیەکی زۆریش هەر لەسەر ئەم مەسەلەی ئیستیخلاف و عبودیەتە زۆرترم خوێندەوە زیاتر قەناعەتم بە ئاەتەکان زیاتر بۆ دروستە بوو قەدەری خوای گەورەش کە ئەمانە هاتن وتیان هاتوین بۆی بتگرین تم باش خۆم بگۆڕمیان هەر ئاوا ئەم بن وتیان نا خۆت بگۆڕە جلوبەرجێک هەر لە بەردەستا بوون و لەبەرم کرد و وتیان پەلامار نادی دەنگە دەنگ ناکەوتم ناشتێکی ئاساییە وتیان باشە کە لە بچەت ناکەن فەرمە بردیانم بۆیە بۆ زیندانەکە و دوایژی تر بردیانمەوە بۆ ئەو شوێنەی کە پار لێی بووم هەر هەمان جێگا و ڕێگا کە زۆر حاڵەتێکی قورس و ژێرزەمینێکی ناخۆش بوو بەڵام هەروەکو عادەتی حرەسەکان عادەتەن هەر بە ئەدەب بوون حرەسەکانیان زۆر ڕێک و پێک بوون بەڕاستی زۆر پرۆفیشناڵ بوون یعنی ئەوانی کۆنگسفینگەریش پێشتریش هەروەها چونکە لەم وڵاتانە دەستگاکان ئەو مۆزەفانەی کە دەستگا بن بەڕێوە بەڕاستی مۆزەفی ڕاستەقینەی ئەو دەستگایەن و دڵسۆزانش ئیشی خۆیانەکەن لەبەرەوە نابین ئەگەر جنێ و بە حرەسێکیشیان بدرێ ئەو لە بەرامبەرە لە چولێوێک هەڵ ناقورچێنێ جایەوەی ئەو جنێو بدایە دەست درێژی بکە بەهەرحاڵ من لەوێ ما بوومە و تاکو ئەم ئاخر ڕۆژە ڕۆژی ئەخیر بوو دەستنوێژم هەبوو ژوورەکەش بەداخەوە ئاو دەستی تیانە بۆ عیب نەبێ وایە هەر دەستنوێژەکە ڕاگرم گەشت بوومە نزیکی عەسر دوورکاتی سونەتەکەم کرد بەو شێوەیە کە زۆر دڵم پێی خۆش زۆر مرتاح بوو ئەگەر بڵێم لە عومرما نوێژێکی وام نەکردبوو نە سونەتەکە و نە فەرزەکە ڕەنگە وابێ ئەگەر کردبێتیشم لە هەموو عومرما بە تایبەتی لە شەوانی شەو نوێژێکی ڕەمەزانە لە کاتی سوجدەیە لە نیوەشەوە لە زیندانی کۆنگسفینگەر پێش چەند ساڵێک لەمە پێش باوەڕ ناکەم گەیشت بێتە ئەم نوێژەی ئەخیر هەرچەنە لەو جۆرە نوێژانەش ئەگەر خوای پەروەردگار لێم قبوڵکە ئەو کاتانی هەستم پێکرد کە دڵم زیاتر پڕە لە خۆشەویستی خوای گەورە و حەزم بە عیبادەتیەتی ئەو کاتانە بوو کە تەرخان مەکرد بۆ دوعاکردن بۆ مسلمانان بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە پێیانەوتم یا کە سوکارمیان ڕائەسپارد کە دوعایان بۆ بکەمانێ ئەهلی ئیبتیلا بوون دوای ئەوە نوێژی فەرزەکەشم کرد بە کوڵ و دڵ بە زۆر بە توول و تەفسیل لە سوودەکانە زۆر مام و دوای سەلامم دایە و ڕوم کردەوە پەنجەرەکە و وەکو کەسێک کە هەست پێ بکە تەنها کەوتووە و داهاتووش زاهرەن داهاتوویەکی زۆر تاریک و خەتەرە چونکە تەسلیمکردن بە ئیتالیا یعنی تەسلیمکردن بە مەرجێکی تا ڕادەیەکی زۆر محەقق چونکە تەسلیمکردنەوە لە ئیتالیاوە بۆ عێراق زۆر ئاسان و سادەیە دوایەوە لە زیندانەکانی ئیتالیاشە لێدان هەیە بەهەرحاڵ هاتمەوە دێمەوە سەر نوێژەکەم کردبوو تەواو ئیتر لە بەرچاوم هیچ ڕێگایەکی تر نەماوە
وەکو ئەڵێن هیچ ئۆپشنێکی تر هیچ اختیاراتێکی تر نەما بوو غەیری ئەوەی کە تەواو تاریخەکەشم زانیوە کە بێت لە 23 سی 2017 لە محکەمەی ئیتالیا بم هەروە ڕوشم لە پەنجەرەکەیە و تەسلیم بەخوای گەورە کردوتەوە ئەوەندە غایلەم زۆر بەدڵان نەهات سبحان الله یعنی دڵم زۆر مطمئین بوو زۆر لە یعنی سوکنایەکی فراوان بە دڵما هاتبوو 6 دقەی پێچ و دوای نوێژەکە یەکێ لە دەرگایدا و دەرگاکەی کردەوە حرەسێک وتی منت بیر دێتەوە وتم بەڵێ پار هەر لێرە بووی بیرم دێتەوە وتی تۆ تەواو ئازاد بووی وتم تێنەگەیشتم وەی زانی لە کەلیمە نەرویجیەکە تێنەگەیشتم کە پێوترێت لۆسلات وتی فری you became free بە ئینگلیزی وتی تەواو تۆیتر ئازاد بووی تەکسی ئەگریە ڕۆیتەوە یان چۆن وتم تۆ بەڕاستە بە جددیتە وتی بەڵێ ئیتالیا قەرارەکەی سەحب کردوتەوە و داوای تۆ ناکە وتم ناگەر ڕێگام بدەی با تەلەفۆنی بۆ محامێکە بکەم تەلەفۆنم بۆ محامێکە کرد و دوای ئەوان خەبەریان دامە وتیان بەڵێ پیرۆز بێلێت و ئازاد بووی تەواو ئیتالیا ڕاستە سەحبی کردوتەوە دوایش ئەوراقەکانت بۆ ئەنێرین ئێوتم بەڵام من ئێستا ئەبێ خەبەر بدەن بە کەس و کار بە ماڵەوە وتیان خەبەرمانداوە بە کوڕەکە دوتم خەبەرش بدەن بە خێزانەکەم چونکە ئەو نزیکترە لەم منطقەیە کە زیندانەکەی لێیە تەواوی تر بە منیان وتیان شتەکانت بپێچەرەوە هەروە دووسێ کتێبەی پێم بوو لەگەڵ چەند کەلوپەلێکە جلوبەرجی ئەو کاتە پێچام و هاتمە دەرەوە سبحان الله ئەوەی کە بە فکرمانانە ئەهات ئازادکردنەکە ئەوەی بە فکری محامیەکەشانە ئەهات ئازادکردنەکە ئەوەی بە فکری هیچ کەسێک لەو کەسانی کە دراسی مەلەفەکەیان کردبوو نائەهات ئەوە بوو کە ئازادکردن ئەو حیزبە لە خۆشیە بڕیاری ئەویاندا وەکو ئاهەنگ پیرۆزبایان لە یەکتریە کردکەتەوە بڕیارماندەوە لەم سەری ساڵێتەوە ئاخر سەری ساڵێکە مەلاکرەکار لێرە ئەبێ و تەواو دەریەکەین یانیوان ئەوەندە خۆشحاڵ بوون بەڵام سبحان الله من ئەم واقعا شتێکی زۆر گەورەی فێر کردم یەکێ لەوانەی کە بەڕاستی زۆر زۆر سەرنج ڕاکێش و هەردەست بەجێ دوای سوجدەی دوای تەواوکردنی نوێژەکەم و ئەو کابرایە کە ئەوەی خەبەری بۆ هێنام ئەو ئاەتەی سوورەتی یوسفم بیرکەوتەوە کە خوای گەورە فەرمێ حتى إذا استيأس الرسل وظنوا أنهم قد كذبوا لقراءة عائشة قد كذبوا جاءهم نصرنا فنجي من نشاء ولا يرد بأسنا عن القوم المجرمين خوای پەروەردگار باسی ئەم پێغەمبەرە نازدارانە ئەکا کە بە جەمعیژە فەرمێ الرسل حتى إذا استيأس الرسل هەتا گەیشتە ئەو حاڵەتەی کە نێرراوانی خوای پەروەردگار بێئومێد بوون ئیتر ظن و گومانیان وابرد یعنی اعتقادیان وا کرد کە ئیتر ئەم قەومانەی کە شوێنیان کەوتون ئەمەی ئەیڵێم تەفسیری عائیشەی ڕزای خوای لێبێ ئەم خەڵکە شوێن کەوتوانەی خۆیان تەواو ئیتر بە درۆیان خستوونەت یعنی ئەگەر ئێوە پێغەمبەرن ڕاستە و ئێمەش ئیمانمان پێتان هێناوە ئەی بۆچی ئەوەندە لەم مەعاناتەیەین ئەی بۆ کۆتایی پێ نایە ئەم پێغەمبەرە عەزیزانە لەم غایلەیەیا بوون جا سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لە فی ظیلالەکە باس لەمە ئەکا ئەفەرمێ زۆر تەئەمولم زۆر سەرنجمەدایە ئەم ئاەتە باسی دیمەنێکی زۆر ترسناکەکە وێنای ئەو ناڕەحەتی و کۆسپ و پشێویەکە کە لە ژیانی ئەم پێغەمبەرە نازدارانەیە هەبوون کە ڕوبەڕووی کوفر و کوێربوون و تاریکایی جەهل و ملهوڕی و نکوڵی کردن و باوەڕنهێنانە بوون ئەنجا ڕۆژان دێن بە سەریانە و ئەڕۆن مانگ تەواوە بێ ساڵ تەواوە بێ ئەم باتڵەی بەرامبەریان ڕۆژ بە ڕۆژ لە قووەتایە ئەمانیش ڕۆژ بە ڕۆژ لە مستەزعەفینان مستەزعەفن معاناتیان زۆرترە بێ ئەوان لە بەرامبەرە بەو قووەتەوە ئەمانی مسلمانی کەم و پەرتەوازە و مستەزعەف و ئەوانیش بە هەموو قووەتی خۆیانەوە لە کوشتن و تەسفیەکردن و زیندانکردن و مەحرومکردن و ئەشکەنجەدان و ئیتر گرتنەوەی ڕزق و ڕۆزی و پەرتەوازەکردنی یەکتری و هەڵوشاندنی خێزانیان و غەدر و ئیتر پێشێلکردنی هەرچی مافێک و کەرامەتێکی ئینسانی هەیە بەرامبەریان
جا سيد قطب رحمتي خوای لێ بێ فەرمێ چەند ڕۆژێک لەسەر ئەم ئاەتە ڕاوەستا بوو. ئەم ئاەتە و ئاەتەکەی ترکە ئەفەرمێ ئەم حەسیبتم ئەن تەدخلوا الجەنەتە ولما يأتكم مثل الذين خلوا من قبلكم مستهم البأساء والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله. أفرمي هرچی وقتك كأم آيات ما خوێندەوە چڕک بەلەش ما هات تەسەوری ئەو هەموو پشێ و ناڕەحەتیەمە کرد کە ئەم پێغەمبەرە نازدارانەی کەوتونەتە ناو. بەڵام ئەلەم کاتە شایە کە خوای پەروەردگارە فەرمێ جاءهم نصرنا، ئەنجا ئەوە فەرمێ في هذه اللحظة يجيء النصر كاملا حاسما فاصلا جاءهم نصرنا فنجي من نشاء ولا يرد بأسنا عن القوم المجرمين. أنجا أفرمي أما الربازي أم بانقواز أخوائي حتى أجيت أو سردمي أو زماني أو كاتي أو حالتي كإيتر هيت جهدك نامني هيت رنجك نامني هيت وزيك بينامني كبيخي تسر ورزقار بون كإيتر تواو ما يوسي لهم قوتي بشر ومخلوق كإيتر هيت بهانات ونايا سركوتني خواي پروردگار دوای ئەم بێ ئومێد بوونە هەرچەند ئەگەر خوای گەورە لێوەشمان قبوڵکە قەت بێ ئومێد نەبووبووین، بەڵام ئاەتەکە باز لە بێ ئومێدی پێغەمبەرانەکە لە شوێن کەوتووەکان، چونکە من ئەو کاتێک کە گرتیشیانم ئەلحەمدوللا هەم خوێندنەکە بەردەوام بوو هەم ئەو برایانەی ڕەوتەوان زۆر بە پشو درێژانە سەبریان گرتبوو لە سەری و کاری خۆیانە کرد و فێر ئەبوون و مەنهەجەکەیانە خوێن، بەڵام ئیتر وەکو بەرچاو ڕوون نەبوون یان تەسک بوونەوەی ڕێگاکە بەو شێوەی لێ هاتبوو، بەڵام ئیتر سوبحان الله خوای پەروەردگار ئەو سەرکەوتنە گەورەی پێبەخشینەوە جارێکی کە ئازادبوونێکی بەرفراوانتر و ئەوان زۆر زۆر پێی سەرشۆڕ بوون، زۆر زۆر پێی نشستیان هێنا، لە لووتکەی خۆشەویستیا بوون، لە لووتکەی خۆشحاڵیا بوون، لە لووتکەی سەرکەوتنیان نابوون کە فەزاحەتەکە لە ناو خۆیانەوە دەرکەوت و ئەو ئیتالیای ئەمان خوا ئەیزانە چەندیان پارە سەرف کردو لە مەدای 9 مانگیشە شەو زانیمان شەو پرۆفیسۆری قسەی کرد لە تەلەڤیزیۆن وتی 9 مانگ لەمە و پێش ئیتالیا ڕەفزی کردووە، بەڵام ئەمانە هەر مصر بوون لەسەر ئەوەی هەر بینێرنە ئیتالیا وتێتی نامێوە وەری ناگرم، بەڵام نەروێج هەر مصر بوو لەسەرەوەی کە فڕێداتە دەرەوە. اینجا ئەو قانونێک کە ئەم قسانەیە کرد لێ ئەمانە پێویستە وەکو چۆن مناڵ سزا ئەدرا لە کوردستانیش کاتی خۆی لەگەڵ احتیلالی بەریتانیا هاتبووە عقوبەیە کە مناڵێک هاروهاجیە کرد دوای لە گۆشەیەکی ژوورەکە هی پۆلەکەیە لەسەر یەک قاچیان وەستان بۆ شەرمەزار ببێ. جا ئەمەی ئەم شەویژەم پرۆفیسۆرەوت ئەمانە هەمویان پێویستیان بەم سزای شەرمەزارکردنە هەیە بۆی بزانن چۆن ئیستیغلالی قانونیان کردو، ئیستیغلالی دەسەڵاتیان کردو، چۆن درۆشیان کردووە لە قەزەیەکە کە قانونیان بەکارهێناوە بەو شێوەی لای خۆیان. بە هەر حاڵ ئێمە یەقینمان زیاتر بەوە هەیە کە خوای پەروەردگار ئەم بانگەوازە خوایەی و هەڵگرانی ئەم بانگەوازە خوایە ئەپارێزێ ئەو کەسانێک کە بۆ خوا ئەسوڵحێن ممکن نییە خوای پەروەردگار لێیان گەڕێ کە ئەمانە ئەحبابی خوای گەورە ئەبن، ممکن نییە خوای گەورە لێیان گەڕێ هەروە جاهیلیەت و ئەهلی کوفر بیان ڕەتێن و بیان چەوسێنەوە بێ ئەوەی خوای پەروەردگار تەدەخل بکە. ئێمە هەمووشمان ئەوەمان لەبیرە کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژی حودەیبیە چوو بوو بۆ ئەوەی حەج بکە، چوو بوو بۆ ماڵی خوا بەبێ چەک ڕۆیشت بوون، بەڵام ڕێگایان لێگرتن و نەیان هێشتن و لەگەڵ هەبوونی ئەو ژمارە زۆرە ئەو قووەتەیە ئەهلی کوفر و باتڵ نەیان هێشتن بچنە مەکەوە. دوای لە گەڕانەوەیانە کە ئەو هەموو سەحابانە زۆر پێیان ناخۆش بوو، زۆر ناڕەحەت بوون، لە گەڕانەوەیانە بۆ مەدینە خوای پەروەردگار سوورەتی فەتحی ناردە خوارەوە کە سوورەتەکە ناوی فەتحە. سەرەتاکەیە فەرمێ ئینا فەتەحنا لەکە فەتحەن موبینە، فەتحەن مەفعول مطلقە لەویا و مەدحیشی کردووە وەصفی کردووە بەوەی کە موبینە. دوای لە ئاەتی 22 لە دوایی ترە ئەفەرمێ ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما. خوای پەروەردگار ئیمان و مسلمانێتی ئێمەش زیاتر بکە، خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ، سەلامەت و سەرکەوتومان کە،
خوای گەورە زیاتر خۆشەویستی خۆی بخاتە دڵمانەوە، هیدایەتمان بدا، سینەمان فراوان کا بە خۆشەویستی خۆی، بەرچاومان ڕووناکە بە نووری خۆی، برایەتەکەمان بەهێزترکە بە قووەتی ئیمان و بە بانگەوازەکەی. خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ و زۆر زۆر سوپاسی ئەو هەستی بەرزی ئەو عەزیزانەژەکەم کە بەردەوام هەواڵیان پرسی، متابعی مۆزوعەکەیانە کرد و تەلەفۆنیان بۆ ماڵ و ناڵ و بۆ کەسوکارە کرد. خوای پەروەردگار ئێمەش و ئێوەش بکا بە ئەداتی قەدەری خۆی وەسەرخستنی دینەکەی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.